لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. بەڵە کاک سعید دەم کاتتان باش پاشەوەی کە پێنج لایەنەکە دوێنێ کۆبوونەوە و چوار لایەن بە دوو پێشنیازەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و پێشنیازەکانی ئاڕاستی پارتی دیموکراتی کوردستان کرد. هەندێک لێدوان دراوە لە دوایەوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە. ئێوە ئەو لێدوانانە چۆن هەڵەسەنگێنن؟ سوپاسدانەکەم وڵا دیارە ئەو پرسەکی گرنگە و ئەوەی کە لە راپۆرتەکەی ئێوە ئاماژەی پێکرا بوو بەداخەوە یعنی ناکرێت ئەندامانی مەکتەبی سیاسی یان سەرکردایەتی لە عەزبەکان ئەو شتانەی کە ئێستا ئەو مشتومڕانەی کە لەسرە بە مزایدە وەربگرن یان ئەو چار عەزبە مزایدەیان کە دێکا ئەوەی خۆت ئیشارەتان بۆ دا کە کاک دڵشاد بەو شێوازە قسەی کرد بێتن ئەوان خۆیان ئەزانن کە پەرلەمانی کوردستان لەلایەن ئەو فراکسیۆنانەی کە ئێستا کە دانیشتن هەر چار فراکسیۆنەکە پرۆژە پێشکەش کراوە و ئەوان پرۆژەیان نەبووە برادرانی پارتی ئەوەی کە ئێستا جێگەی سەرنجە لە دەرەوە بە سازان بووە بیرروڕای پارتی دیموکراتی کوردستانیش ئەوە بووە کە لە دەرەوە پێشتر ئێمە هەمومان بە تەوافقی سیاسی پێک هاتوین ئەوەیە کە ئێستا ئەمڕۆکە حزب و لایەنە سیاسەکان لە دەرەوە و پەرلەمانیش مەجالی پێداون کە لە دەرەوە بگەنە ئەنجامێک چۆن حکوومەتەکەیان پێکیناوە ئەو هانش بیر و بۆچوونە سیاسەکانیان لەو پرۆژەی کە مەبەستیانە بگەنە گەڵاڵەکردن بۆ ئەوەی بتوانن ئەنجامەکان ڕێککەون و یەک خالیش لەوەی کە ئێوە باستان کرد لەسەرەوەی کە ئەو بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان لەسەر ئەستۆی پرسی سیاسیە من لەو بڕواایەدانیم ئەگەر وابی شتێکی زۆر خراپە ناکرێ قەیرانی دارایی و موچەی فەرمانبەران ئەو بارودۆخی ئێستای لە هەرێمی کوردستان دەگوزارێتن ببەستێتەوە بەو پرسە سیاسی کە ئێستاکە لەسەر پاکێجی سەرۆکی هەرێمەوە. ئەوەی تریش ئەوەیە کە کاک دڵشاد باسی دەکاتن ئەوە نییە ئەو پرسە سێیە دەسەڵاتەکان و خاڵی دووەم ئەوەیە چۆنیەتی ئالێتی هەڵبژاردن و خاڵی سێم ئەوەیە ئایا وڵایەتی سەرۆکی هەرێم بمێنێتەوە یان نمێنێتەوە. بۆیە ئەوەی کە ئێستا هەیە هیچ پاکێجێک نهاتە سەرەوەی کە ئایا وڵایەتی بارزانی دەمێنێتەوە یان نامێنێتەوە ئەوەی هاتۆتە پێشەوە لەسەر ئەو دوو پاکێجێ ئایا سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردرێت بەو دەسەڵاتانەوە و یان سەرۆکی هەرێم هەڵبژێردرێتن لە ناو کە ویستی پارتیش بووە لە ناو جەماوەری بە شەرەفی کوردستان. بۆیە ناکرێ ئێمە خۆمان لەو بارودۆخەی ئێستا وا بکەین قەیرانە داراییەکان یان ئەو کێشە و گرفتانەی ئەوەی کە ئەو باز دەکاتن ئەو خاڵە ئەوە بووە کە ئەو نیگەرانی و ئەو کێشە و وەزعی کە ئێستا لە هەرێمی کوردستانێ بۆیە ئەگەر وابیتن ئەوە زۆر خراپە. کاک سعید ئەو وادەی کە دراوە بە پارتی دیموکراتی کوردستان لە شەشی مانگی داهاتوو وەڵامی لایەنەکان بداتەوە پێدوانی وادەیەکی زۆرە لە کاتێکدا لە هەفتەی داهاتوو جەژنی قوربانە و خەڵک ڕەنگە چاوەڕێ کرد بێ بەر لە وادەی جەژن ینی لایەنەکان ڕێک بکەون. من وەک بۆ چوونی خۆم بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکە نا ئەوەی کە زۆرەوە عوتلە و یان جەژنی بەسەرداتنەوە دانیشتەکان بەردەوام بۆ ئەوەی ئەو سیستەمە سیاسیە لە هەرێمی کوردستان کۆتایی پێبینوە ئەو یاسایە بتوانن ڕێک بخرێتن. بەڵام ئەوە درەنگە پێویستە بۆ قەیرانی دارایی بۆ بژێوی ژیانی خەڵک دانیشتەکان ئەنجام بدرێن بۆ ئەوەی بتوانن ئەو قەیرانە دارایی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕێژەی بێکاری بەرەو زۆری دەڕواتن لەبەرەوەی پرۆژەکان نەماون و بە هەمان شێوە موچای فەرمانبەران کە نادرێتن بازار وەستاوە. بەڵام هەستەکەی کە باس دەکەی قەیرانی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ ئەو قەیرانانەی کە تووشی حکومەت و وڵاتیان هەرێمی کوردستان بووە وابەستە کراون هەتا بابەتی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەکرێ ئەوی تر چارەسەر ناکرێ. من نەمزانیە ئەوانەی کە نەفت لە هەرێمی کوردستان دەکڕن وتبیان هەتا قەیرانی سیاسی تەواونەوی مە نەفتانە ناکردن داهاتی مەش نەفتە ئەو نەفتەی دەفرۆشێت چۆن چارەسەر دەکرێت دەتوانن چۆن بیفرۆشن بە شەفافی بێتەوە کە ئەوەی ئێستا داوایان کردووە بۆ ئەوەی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕوون بێتەوە ئەو کاتە موچەی فەرمانبەرانی پێ بدرێتن. ئەگەر وەزارەتی دارایی وەزاری سامانە سروشتیەکان کە خۆیان ئەو نەفتە دەفرۆشێ و بڕی چەندەوە بە چەند دەڕواتن پێویستە لیژنەی معنی بەوەی بەدوا دابچیتن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕوون بکرێتەوە. ناکرێت هیچ کەسێکمان ئێمە لەو هەرێمە مزایدە بکەین. من لەو بڕوایەدام ئەو
بەرپرسیارەتی هەیە چ مەکتەبی سیاسی حزبەکان چ ئەندامانی پەرلەمان چ وەزیرە بەڕێزەکان هەمویان پێکەوە ناکرێت بە مزایدە و بەدەنگ بۆ 2 ساری تر ئەنجامی ئەوە بێتن کە هەڵبژاردن دەکرێتەوە. ئێمە ئەمڕۆکە لە بەرەکانی جەنگ لە بەرامبەر ئەو تیرۆریستانە بەو شێوەی ئێستا هەیە چۆن دەتوانین شەڕ بکەین و دۆست و لایەنەکانمان کە ئەمڕۆ لە وڵاتە لە پشتیوانیمان دەکەن ئێمە بەو شێوازی کە ئێستا شەیە بە مزایدە بتوانین کۆتایی کێشەکانی خۆمان بینین. یعنی ئەندامێکی سەرکردایەتی پارتیەڵێ پرۆژەکەی چوار لایەنەکە بۆ ژاندنی شەقام بوو ئەس ناکەی ئەم جۆرە قسانە ینی ئەچێتە ئەو بابەوە کە ئەوان واتان پێڵن. وڵی من وەک فراکسیۆنی سەوز وەک ڕێی خۆمیش ینی برێ وەک فراکسیۆنە وەک ڕێی خۆم یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێک پێویستی بەم زایدە نەبووە. یەکێتی نیشتیمانی کوردستان خەلکی هەولێری و هەموو سنووری کوردستانیش دەزانیتن لەو کاتانێک کە ئەو ڕۆژێمە ڕفتار فاشی هەبووە چ دەورێکی هەبووە مزایدە بکاتن و ئەگەر بە مێژوو یەکێتی دابستنەوە گەنجەکان دەیبینن و لە سیستەمی دیموکراسیش گەنجەکان دەیبین و لە زۆنی سەوزیش هەمویان ئەزانن لە دەستا و دەستی دەسەڵات چۆن بۆ چۆن توانیان ئیش و کارەکانی خۆیان بکەن. بۆیە ناکرێتن بەڕاستی بەم زایدەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوان با بکرێتن. کاک سعید ڕۆژی ڕابردوو دوو پرۆژەتان ئاراستی پارتی دیموکراتی کوردستان کرد بەپێی ئەوەی کە ئاگاداری ڕای حیزبەکەت بی وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش پێت وایە پارتی دیموکراتی کوردستان کام لەو دوو بژاردەیە هەڵە بژێرێ؟ وەک بۆ چوونی خۆم پارتی زیاتر ئەو بۆ چوونە هەڵبژێری کە سەرۆک لە ناو گەڵ هەڵبژێردرێتن. بەڵام ئەگەر ئەو جارێک کە دانیشتن کرا لەسەر دەسەڵاتەکان ئەو دەسەڵاتانە ئایا کە پرۆتۆکۆلینە و لە ناوگەڵ هەڵدەبژێردرێتن لەسەر ئەو دەسەڵاتە پرۆتۆکۆلیانە بۆ دێتن لە ناوگەڵ هەڵبژێردرێتن لە ناو پەرلەمانیش ئەگە سیستەمەکە پەرلەمانی بی کۆی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەنجی پێدەداتن. بەڵام بە بۆ چوونی خۆم ئەوەی کە ئێستا ئەو نازەی کە لە ناو سەرکردە سیاسەکان هەیە ئەوە دابشکردن نەبیتن وەک پێشتر ئەگەر سەرۆک لە ناو گەڵ هەڵبژێردرێتن و پرۆتۆکۆلیش بیتن ئەو سەرۆکە عزبی براوە دەیباتەوە و عزبی یەکەمیش لە سیستەمی ئەو کاتێک کە حکومەت پێکدین و لەو کابینەی کە پێک دێتن دەیهەوێ بە هەمان شێوە سەرۆکی حکومەتیش هەبیتن. بۆیە ئێمە وەک خۆم یعنی ئەگەر بەو دەسەڵاتانەی کە هەیە و دیموکراتی و دەسەڵاتەکە پرۆتۆکۆلی چونکە ئەگەر دەسەڵاتەکان پرۆتۆکۆلی بیتن لە پەرلەمانی کوردستانیش هەڵبژێردرێتن بۆی نییە پەرلەمان داوا لە سەرۆکی هەرێم بکابێتن لەبەرەوەی سیستەمە دەسەڵاتەکان پرۆتۆکۆلینە. بەڵام ئەو دەسەڵاتە جێبەجێکردنێک کە هەنا ئەو کاتە سەرۆکی هەرێم بەرپرس دەبیتن لە بەرامبەر پەرلەمان و پێویستە بانگەش بکە یان لێ پێستنەوە لە هەر ئەگاداری ئەوەی کە ڕۆژی ڕابردوو وەڵامی ئەو داواکرێت کە بەو پێشنیازتان درایەوە بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بەوە ڕازی نابێت سەرۆکێک کە دەسەڵاتەکانی نەبێ و پرۆتۆکۆلی بێ. بەخۆی لە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتانێک کە ئێستا هەنەوە سەرۆکی هەرێم ئەو دەسەڵاتی کە هەشی بۆ چۆن بەکاری هێناوە هەموو هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەیزانن پێویستە و پارتیش ئەوە نییە برێ من هەتا هەم هەر سەرۆکی هەرێم دەبم و هەر سەرۆکی حکومەت دەبم و ئەو بارودۆخی ئێستا گۆڕایە خۆت دەزانی بیری تاک عزبی لە هەرێمی کوردستان کۆتایی هاتیەوە حکومەتی 50/50 ڕۆیشتووە ئەو حکومەتێکی بنکەفرەوانەوە هەمووشیان لەسەری کۆک بوون و دامەزراون. کەواتە ئەوەی کە ئێستا گرفتە ئەوەی کە ئێستا کێشە بۆ هاوڵاتیان دروست دەکە یانی گەرانی دروست دەکە ئەوە بیتن تازە بینە سەر ئەو بابەتەی کە شۆڕشێکی دوور و درێژیان کردووەوە هەمووشیان بەڵێنیان بەو خەڵکە داوەکە خۆیان خەبات دەکەن پێشمەرگەنە بۆ ئەوەی سیستەمێکی دیموکراسی بۆ ئەو هەرێمە دروست بکەن. من لەو بڕوایەدام ئەوەی کە ئێستا هەیە هەر پسند دەکرێەوە کۆبوونەوەکانیش ناکرێ بگەنە بنبەست پێویستە هەموو کۆبوونەوەکان ئەگەر درێژش هەبیتن بۆ چارەسەرکردنی کێشەکان کۆتایی ئەو کاتە بێ کە کێشەکان چارەسەر ئەوەی کە ئێستاش لای من گرنگە هەر عزبێک و هەر حکومەتێک کە بە تەوافق بی من ئێستا خۆم دەرێم حکومەتێکی بنکەفرەوان و تێیدا بەشدار بوومە لە سەرۆکایەتی پەرلەمان دەنگم پێ نەداوە. بەڵام ئێستا من خاوەن هێزم لە بەرەکانی جەنگ چەندین پێشمەرگە لە سەنگەرەکان شەهید دەکرێن و ئەو پێشمەرگانی کە سەنگەرەکان شەهید دەکرێن خۆشتان دەزان و هەموو هەرێمی کوردستانیش دەزانیتن کە چەندین لیوایەک لە وەزارەتی پێشمەرگە یەکدی گرتێتەوە ئەوی تر یەکەی هەفتا و یەکەی هەشتاشن لە جەنگدانەوە بەرگری فریاکەوتنی هێزەکان. بەڵام کاکسایی تۆ باسەکەی لەوەی کە نابێ بگەنە بنبەست ئەگەر پارتی دیموکراتی کوردستان هەردوو بژاردەکە ڕەت بکاتەوە هەست ناکەی تر کۆتایی پێدێتەوە لایەنەکان دەگەنە بنبەستی کۆتایی لەسەر گفتوگۆکانیان؟ من وەک خۆم وەک بۆ چوونی خۆم ئەمە قەت لە بیر ناکەم. جارێک پرسیاریان کرد گوتیان بە ڕێز مامجەلال
بۆ ئەو دانیشتنە چوویتە سەری ڕەشوە زۆر لە کادیر و ڕێخستن دژی ئەوەی بوو کە بەڕێز مام جەلال بستە بەغدا و ئەوە بستە سەری ڕەشدا بنیشیتن بۆ ئەوەی بگەینە یەک و تەنەزول لەو بە تەنەزول باسییان کرد خۆستان ئاگاداری ئەو وەزعانە بوون من ئەو کاتە وتم بەڕێز مام جەلال نەک جارێک بچی 1000 جار بچی باشتر لەوەی کە شەڕمان هەبی لەبەرەوەی کە فیشەکە تەقی جەرجی دایکەکە سووتێ زنێک بێ هاوسەرەبی باوکەک بێ بابەبی وڵاتەکە وێرانەبی گرفتی زیاتری تێدا دەکەویتن بۆیە من خۆم هەموو دانیشتنەچیش هەموو کێشە و گرفتەچیش کە کەتە ململانێ شەڕی لێ دروست بوو یان ناخۆشی ململانێشی لێ دروست بوو لە کۆتاییدا هەردێنەوە سەر مێزی گفتوگۆ و هەردەبی با دانیشتن چارەسەر بکرێت بۆیە من هیوادارم هیچ کاتێک نە پارتی دیموکراتی کوردستان وا تێبگا کە ئەو چارلایەنە لایەکیان لێگرتن ودان هەوێ پەراوێزی بکەن و نەخۆشی وا بکاتن کە خۆی بسەپێنتن کە خۆی گوتیتی دەبی ئەو هابی ئەو هابێن ناکرێت لەبەر ئەوەی ئەو پێنج لایەنە کە ئێستا ئەو چارلایەنێش ڕێکیش کەوتن لەسەر ئەو پرۆژانە من لەو بڕوایەدام تموعی هەمووان 100% نییە لەبەر ئەوەی ئەگەر برابەش بووی و پێنج حزبلایەنی سیاسی ویستیان سیستەمێکی سیاسی ڕێکخەن بە دڵنیاییەوە 100% بەدلی هیچ حزبێک نابیتن دەبی لەو 100% هەریەکی 125 بەربکەوە یاسەتی 20 بەربکەوە لەو حەزەی کە هەیەی لەو سیستەمە سیاسی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ سعید مەسیفی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆن